هاوڵاتیەک لە شاری هەولێر هەوڵی ئەوەیە باخچەکەی خۆی ئەو بەربوومە کشت و کاڵیانەی کە مەبەستێتی بێڕوێنێت و بیچێنێت لە نێو باخەکەیدا کەواتە با بە شێوازێکی ڕاستەوخۆ بچینە لای ئەو هاوڵاتیە کە هاوکارمان سۆلین زانیاری زیاترمان ئاەتێ لەگەڵ ئەو هاوڵاتیەیە. سۆلینگیان بەیانی و باش بێت پێمان بڵێ ئەو هاوڵاتیە چۆن بیری لەوە کردوێتەوە کە باخچەکەی خۆی ئاوەستە وەسبکا بۆ بەربوومە کشت و کاڵیانەی کە خۆی مەبەستێتی. سڵاو سۆلین، بەیانی باش. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاوتان لێبێ لانە و سەرکۆ سڵاو لە بینێرانی کورسادیش. ئێستا منیە لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێرم لە ناو ماڵی هاوڵاتیەکدامە کە ماوەی 6 ساڵە خەریکی کۆکردنەوەی دار و درەخت و میوەیە، کۆکردنەوەی سەوزەواتە لە ناو ماڵەکەیدا بەرهەمی دێنێت و گەوری دەکات و بەرهەمی چەند جۆرێکی هەیە. هەندێکیان لە دەرەوەی وڵات دێن و هەندێکیشیان هیناخۆی هەرێمی کوردستانە. نامێ زۆر کامێرەکە لەسەر یەکسەر بیگوازێتەوە ئەو باخە جوانە، چەندین زۆر میوە، چەندین زۆر درەخت، چەندین شێوازی ڕازدانەوەی بۆ بەکارهێناوە. ماڵەکەی پڕپڕە لە ئەو هەمووە میوە جاتە، ئەو هەمووە سەوزەیە، ئەو هەمووە دار و درەختە و ئەوەی لێرە جیاوازی کردووە هەموو جۆرە بەرهەمێکی تێدایە، بە تایبەتی و بەرهەمانەی کە ناتوانێت لەناو ئەو کەش و هەوایە بەرهەم بهێنرێن. ئێستاگەر لە کامێرەکەدا بگوازرێتەوە سێری و جۆرە تریانەکە سێ جۆر تری تێدایە، سوورە، ڕەشە، سپیا، هەمویان لەناو یەک شوێندا بەرهەم هاتوونە. ئەوش کاگمەلیک ئێرەی بۆ خۆی دیزاین کردووە، ئەوانە هەموو دەمێت لێرەنە بۆ خۆی لێرە دادەنین شێ و جەیەکی لێوە دەگری میوانەکانی میوانداری دەکاتن. ئەوە دەچێتە ناو باخەکە وردە وردە تا دەڕۆی ماشەڵا باخەکەی گەورەتر دەبێ، فراوانتر دەبێ و پرسەوزاییتر دەبێ. کاگمەلیک لێرە ئامادەیە، دەمانێت بڕۆینە لای زانیاری تەواوی لێوەرگین بزانین کاگمەلیک ئەو باخەی چۆن ئاوا ڕازاندووە و چۆن بیرۆکەی ئەو باخەت بۆ هاتووە. سەرەتا بەخێر بێن سەرچاو ئەوە یەکەم جار ئەم گەڕۆکم لە ڕووی کۆمەڵایەتی ئەم زۆر دەچمە شوێنی خۆش زۆرە قسەم دووبارە کردەوە. ئەو پیاومەتیقانی ڕۆژهەڵات گوندەکانی خۆمانەوانی ڕازاینەوە چۆن ڕازاینەوە ئەجە لەوانە دەستم پێکرد تەمەشام کرد. لەوانە ئەوە بوو هەندێک گوری داری جوان ژینگەی خۆش کرد بوو، هەوایەکی خۆش کرد بوو، خاتونە تا برێم ڕەنجیشیان خۆشترە لەمە، یعنی تەمەنیشیان درێژترە بی. دار و بار ژینگە زۆر میماگت و ژینگەت سەلامەت بی خۆت سەلامەتە بی. ئەوە بەخۆی بەرنامی خۆمە لەوە میش هەچ شتێکم چاندبی بێ بەرنامە نەمچاندێ. یەک گورم چاندبی دەبی پەیوەندی بە ژینگەیەوە بی، یان بەرداربی یان بۆنداربی، یعنی بۆنەکان بڕازێنتەوە. ئەجا ئەوانە ئەو بەرنامەیەم لۆ هاتووانم ئەنواع گور ئەنواع دار ئەنواع بەرهەمی وشی تشتی سیر هەموو هینایە لە دەرەوە ژۆم هاتیە لە ناوە خۆت شەشی جوان بیچاندیتم بەیاخم پێدایە. بەڵێ باشە ئەو گوڵانە چۆن لەگەڵ ئەو کەش و هەوایە ڕادێنکەوانی لە دەروی وڵات هێناوتن ئەو گوڵانە چۆن دەتوانن لەگەڵ ئەو کەش و هەوای کوردستان ڕابێنەوەی کە باسکردن لە دەروی وڵات هێناوتە ئێرە. کەش و هەوای ئێرە هەموو جۆرەی لێ دەبی چێ وەسەتە، هەوایمان وەسەتە، بۆ نوع گەرمیەی نییە، بە نوع ساردێژ نییە. بەس دەبی ئەمە ژینگەکە ئەگە بەعام خۆشکن ها پارکەکە تەنیشت بی، ها باخچەکە تەنیشت بی، دارەکە بەخۆی جوانە بی. ئەو دارانم زۆر جوان نەبوون، یەکەم جارەتە دەورا پشتەکەم جوان بوو، دارەکانی دەورا پشتی بەخۆی ناوەندەکەی بە قووەتە بی. نا ژینگەی چەندی داری تووشی مێ ها ژینگەی چەندی خۆش بی دارەکە جوانترە بی، پەیوەندی بەژی ئەوانش پەیوەندیان بە ژینگەی وەیە. بە زوام کردیە ماشەڵڵە لە هەر چاودەڕی خۆی دارەکی زۆرم چاندیا، گورەکی زۆرم چاندیا، ئەی ناوەندەکەی جوانترە لە لێوەکانی. باشە هیچ گرفتێکت بۆ دروست نەبوونە لە بەرهەمهێنانیان لە خزمەتکردنیان؟ نەوەڵە بە بەرنامە چاینتم مەڵام برین و مەرکاندرین کوواوە دەرێنم زۆر تەبیعیە، بەس گرفتەکەم جاروێ هەیە بە قسە خۆش بکەین برێم سەردانش یەکەم دەچمە جێکیان کە لەو ماوە چوومە خزمێ شارە زۆر و هەورامان وانە تقریبا 6 ڕۆژم پێچ وڵای تقریبا زەرەری دە مەرکانم پێکەتەی شک بووە ناشتوانم داران بەجی بێلم ماشە لە ڕووی کۆمەڵایەتی مار زیاد قەربارغەبی بەخۆم لە مار نەبم ئەوانی ژەگەر خۆمیان دەبەمیان لە سەردانەچی ئەجە وچی دەچمە سەردانی هەمەتی قەچیش باوەش برێم لە ئێران بووم لە گوندەکان دەسوڕان لە سەردانی ئەوجا خانەخەیەکەم مەلایەکیان لەگەدا بووم مەلا دووژنی هەبوو بەگەرم کەت لە هەر جەیەکی دەمگوت دەڕۆم لە 2 ڕۆژان چوو 11 ڕۆژ بوو هێشتا نیوە ماڵەکانم نەکرد بوو دەمگوت
بەیانی دەڕۆم مەلا دەگۆ بە ئیزنی خوای نایڕۆ بە ئیزنی خوای ئەمنی یازە ڕۆژ بە ئیزنی خوایدانا تا ڕۆژ پیاوە گوتی لێرە نابی گوتم بە ئیزنی خوا و پێغەمبەری دەیڕۆم لە پێش مەلای ئەوزە ئەو هەنجی نێش تقریبان بیزمەرکانەکە میشک بوو لەو سەردانانە وچی زۆر دەمینێمەوە ناوە لە گرفتی کەم نییە باشە ئەو گوڵگوزارانێرە دایم سەو زنجارەکەی کەش هاتم بۆ لای تو ماشەڵڵا ینی دایم نەزدەردنە و شک بوونە تۆ چۆن ئاویان دەدەیت چۆن خزمەتیان دەکەی ئەو ترێ ئێستا هایتم تقریبان ترێ زۆر کەمە سێ بەری بگری ینی سێ نەوعی بدە سێ نەوعی دەدا ئەوانەی دەرێ بە خۆ دیترەوە سۆر بوو ڕەش بوو سپی بوو بەس ئەوەش با برید گوناعبار نەبم بەخۆی و هەدیقەیە تقریبان هەدارێکی باسەکەم لە سێ ساردا بنی زیاترم نییە زۆر کەسێ درێ هەندەشتر و دار و گرم لە ناوەڵە درێم ئەو باخچەی ماریە مەشتەلەی گەورە نییەم 20 بنەمێ و 50 بنەمێومە بیناوەڵە لەو بنەمێوەی ئەوە چەند زۆرە ترێکی لێە لەو بنەمێوەی سێ نەوعەترەیە تقریبان 5 نەوعەترێم هەیە لەگەڵ باسکردن کامیڕۆنمان ئەو تریانەمان بۆ بگوازێتەوە با بزانین باسی کام تریانە دەکاتن بەشکم بینەرانیش حەزیان لێ بێ بیبینن بەڵێ ئەوانە ئێستا ڕەشە ئەوە سپیە لەعانۆنمی ئەوە سپیە ئەو ترەیە زۆر شیرینە ئەوە خۆشترین ترێەوە ئەوە بێناو کە زۆر خۆشە ئەوە ڕەشە ئەوە ڕەشە هەرچەندی برێ ڕەشەبی ئێستا ئەوە سۆرە ئەوە سۆرە چۆنە کاکفەی هەرێکە ئەوە مەیلەن ترشە ئەوێ هەیە زۆر شیرینە ئەوانش بۆ نوع شیرنەی نینە ڕەشەکان تەمەشا شیرنە بەس دەی کوشی ئاوەکی ڕەش دێ زۆر کەمە ئەوەش با بێنەوە سەبابەتەشکە زۆر توبەکان بەکاردەین ئەوە ڕازیانەیە ئەو ڕازیانی بە کچکەی دەما خوارد ئەسلێکە ئەوە ڕازیانی ئەو ڕازیانەیە زۆر کەمە ئەوە زۆر کە سێل و نخۆشی دەیبا دەیخوا ئەمەش زیاتر لە کێک و پسکێت و لەوانە دەکەین ئەوە ماشەڵە بیخۆی لە مەعیدە و لە قورعان مەعیدە و لە هیچی نیالی سافیەکە بۆچی کەمە لێرە بەخۆی کەمە عالم لێ نازانی کەم دەچینە الان ئەم ئەوەندەی دایتمە عالم لێ زانای زیاتر ساینتی قڵکلا کە تەناو ئەوێ هەیە لە بەس ئێستا لە ژۆری هێلەکەت پێپشاندم هێلی چای ئەوانم زۆر هەیە بەرهەمەکانم زۆرە بەس هەتا ئێستا لە ژۆر شەندەشکە تەمەشاکەین ئەوەش هەمووی گورە چ گورەکەت دەوێ چنەوە ڕیعانە گەو ڕیعانانەی ئێرە نینە دەرەوەنە پونگەکان دەرەوەنە لێرە بۆنەکان عامز و بۆنی سەیریان لێ دێ کاک فەیسەڵە تو چۆن خزمەتیان دەکەم بۆ ئاودانیان خزمەتکردنیان کە دەڵی دەمێنێت و خەڵک ناتوانێت ئاوە خزمەتی بکاتن ئەو ئاودانە ئێواران و چایەکمان لێنە ئەو کاتی میوان دەڕوا وچی میوانان زۆر دێش میوان ڕۆیشت و هەرێکە دوسێ مەرکانەی خۆی ئاوە دەوچایشی لێنێن و یەکتون و کتەی لۆکدی دەرێن و لەگەیەک دانیشن و وەی لێ دێ مەرکانە بە بەرهەندەچی ناکەوی لە مندارەکانم ئەوانە زۆر ئاودانەکەی زۆر ئاسانە ئازەکەی با دیمەنی ژۆرش تەمەشاکەین بەرد و مەردەکان فەرمو بڕۆ ئەو بەردانە هەر یەکە گوندەکە بەردە جۆنیەکەم گەورەکەی داکمە بەردە جۆنیشکەم هەبوو ئەویش ساعیبی زار ڕەحمەتیان لێبیش عیلەکەیان هەموو شەهید بوو لەبەر ئەوەی نمان لە بە خاتری دیمەنەکەی وان و جوانیەکەیان ئەو بەردەموچی ڕەمزەکی لێردانا ئەو بەردە جۆنیا خاتون ئیمکانە هەندەکەی و سەردەمەی نەیدیت پێوە ماندی نەبی و بەردە جۆنیا دایکم گەنمە کوتالی و پێشمەرگان دەکرد ساری 86 سولعی 86 لە ماری ما چەند مەفرەزەکی و برادرانە دانیشتن سولعیان لە ماری مەکردی و دوعیزبە ئەلە سەو بەردە جۆنی گەنمە کوتاکرا ئەو بەردانش هەبەردی گوندەکە هەرێکە ناوەکی خۆی لێ ئەو بەردانە ئەوەش جەنجەڕە و ئەوانەی زۆتی قەدیم دەکەن کەیان دەکوتی ئەوانە زەحمەتە بزانن ئەوەش تەرازوی قەدیمە پیاوە گلۆ هینامی ساری پەنجایەکانە و تەرازووە ئەو فانوسەژی دایکمە ئەوانم ببوورە کاک مەلیک ئەو دەبەردانەوتت ناوی خۆیان هەیە بۆچی ناوی خۆیان هەیە ناوی خۆیان چییە گوندەکان هینایتم لۆ نمونە ئەو گوندەم هینای برێن گوندەکان پێی نایە ناویان ئەو ئەم گوندەی برێم برێ گوندی عالی ڕەشا بەخوای و بەردێ هێمینە ئەوش گوندی دۆرە زەیە ئەوە ئەگەر لێم عادەزەم بیرە باتە ئەوەی قەسرانی مەغموریە یعنی بەرد و لە گوندەکەم هینایە بەس بەردی جوان لۆ نمونەی ئاسارەها و بەردە چەند جوانە ئەوە کونە یان شتەکانم ئەو بەردەوچی ئەشکەفتی دێت پێچایی ئەوە شەکوونە ئەو بەردەش هەرکەوەک بوو ئاوی تێدا بووچی باران دەباری و هەرکانەوە ئاوی تێدا نمنی ئەوەش بەردە جۆنیە ئەو بەردەش بەڕەحمەتی مارە شەهید دەچی بۆ عیلیان لە ڕووی کوردایەتی هەموو شەهید بوو بەردەکەم دانا
ئەوەش پرچە پیرێژنە ئەوەش باوەش بێن بینۆ ئەوەی زۆر کە سەیە پێی سەیرە ئەوە بە ئەوەی دەژی بە ڕتوبەتی ئەوەی گوپت پڕ ئاو کرد ئاوی پێداکە بەخۆی گەورە دەبی ئەوە بەبێ مەرکان و تشی نەبیەوە ئەوە جیایە بەری ئەوەی پرچێ بەخۆی زیادەکە و سەرژەی زۆر کەس هەری قاچی دێ بەخۆی زۆر سەری زیادەکە بەس ئەوە لۆ جوانی لەو مەرکانم ناوە دەنا ئەوە هیچ پەیوەندی بۆ مەرکانەی وەنیە ئەوانە بەخۆیتی ئەوانە زۆری ئەوانە جێفلین ئەوانە جێکە عزیێت ئەوەش نەم ئەترێشکەیە نازانم لێت دیارەیانە بەێ ئەوەش هێلەکەیە هێلەکە هەلێوێ ڕاگە تەمەشاکەی ئەوە هێلە ئەوە هێلە ئەو هێلە ئەوە هێلی گرتیە تۆپ تۆ بەو هێلە دێتە دەرێ تقریبان گورەکەی وشی گورە جوێیە گورە جوێ ئەوە هێلەکەی دێتە دەری ئەوانە هەون ئەو قورگە گەورە دەبی هێشتان مای بگاتی هەڵداوانە ساردی دێتە دەری دنیا بڕک فێنکەبی سار دەبی ئەوەتە لە قورجیان هەموو بەس هێشتا ناتینە دەرێ مایتی ئەوە هێلە هێلی چای هێلە کەسکە ئەسلەکەی خۆمان ئەوەیە ئەو هێلە لە هەموو شوێنێکی دەڕوێ لە هەموو شوێنش دەڕوێ بەس لێرە عالم نیتی زۆر کەمە دێن لەکنە من پارچەداری دەبن پارچەشتی دەبن ئەتا ئەو نمونە لای شارە زوو نایتی ئەلە بجێ ئەوە ئیشدار چێشترەشی بد لەکەم برادەکەم زۆر هەیە پارچەدار شەجی جوانم بەدەستکەوی دێ دێمە پارچە گورەک مەلیک باسی ئەو داری ئەو لات کردەوە لە دەرەوەی وڵات بۆ هاتووە هێمن بێ بوو سەرۆک کۆمار ئەو وەختی دەرچوو حەزم لێ نییە بچمە سەرناوی شخصی بەسە سەرۆک کۆمار دەرچوو یەکەم جار لە بەغدای دوو مەرکانە گور و تشتیان لۆهینە ئەو دوو مەرکانە ئەو دوو مەرکانەیە هەستا عفوەن ئەو دوو مەرکانە لۆمنیان هینە ئەم ژێرم چاند زۆر یارمەتیان دایما ئەو گورە بەس ئێز ماوەی ئاوم نەدا گورەکانی پێوە نیە لێران شەندە مۆزمەیە کچکەنە شتەکان هەموو تازەنە ماشەڵە عەزم لێ بوو شتەکان بڕک پێشچاوچی هەندێکیان پاییزینە ئەو کودیە ئەوە دوونە ئەو کودی تێکرااو بووە هەندێک پولەکەی پێدرێن هەندێک کودی پێرێن بەس کامیان هەوە ئەوە هەمووی هەوە ئەوە ڕۆیشتیە هەوا لە ئەو خەتەی ئەویت کە لە ئەو خەتەی ئەو پاڵۆنیە ئەو پاڵۆنیە پەلچی گەورەیە ئەو دارە یەک سوودی هەیە ژینگەش خۆشەکە ئەوە داری جیرانەکانی بەقوتەکە چێ دار هەیە داری زعیفەکە بەس ئەوە داری جیرانەکانی زۆر بەقوتەکە لە نمونەی ئەو هەنجی دنیایم زۆر بە زعیفی دەیگرت ئەو پاڵونیایم چاندە لە ئاسمانی گرتیە ئەوە تقریبان دەمەتر ئەو پاڵونیای برندە ئەو پاڵونیای وەی کرد ئەو سار ئەوە بە سندوقان لیکەمەوە دەوری زۆرە ئەو مۆزەی زۆر بەقوت کرد ئەو مۆزە ئەگە کامیرانەکە مۆزەکەی پیشاندا ئەو مۆزە ئەمن ئیشم بە مۆزی نەبووە هەموو ساری بە زۆڵایی ئەو سار شکستم هینا لە بە ئەوەی ساردیەکە لیدە ئەو ساردی ئەو سار مۆزەکەم ساوا دەرچوو ئیمکانە زۆر کەسێتە کودرین مۆزن نێدرن بە قورآن و سار بەرهەمەکەم نییە بەرهای مۆزی باشە کاک مەلیک ئەو خەڵک ئەیە باخسی هەیە لە پێش دەرگایەکەیە لە ناو ماڵەکەی هەیەی دەڵێ ئەمن دارەکان و شک دەبێتن یانەوە تا زەر دەبێتن یا بۆ شێوەیە کە دەیەوێ بەرهەم نایێت باشەوە بۆچی نەدار هیشکەبی نەدار تێکەچی بەزەگەلی بزانی ئەمنی ژەگەلەکەن لە بەدەستی و پیاوەی بم هیشکە بم یان عرضەکەی بە قوت نییە یان کێشەیە امکانە عردەکەی کابرە بەرمی لە نەفتە شێرانی هدانێت نفتی دەستۆبنی یان چرکاوەکی سابوونە ئەو سابوونی ئێستا ئەمە هیتمان سابوون و تایتۆوانە ئەوەش دەوری گەلە زۆرە زۆربەی زەهراویە لوداری وەلاڵان ئەو سابوونە ناو خۆمان لە دەرەوە دێن سابوونەکەی ئاوەکەی ڕووکە ئەوانە زۆر دەوریە زۆر بە عالمی دەرێم بەس تکام لەو کەسانەیە ئەوەی هەدیقەیە نییە چار مەرکانی لە عیلەکەیان لە ژۆری دانێن کەشەوای ژۆری دەگۆڕی بۆنی دەگۆڕی ئەم زۆر بەعسەکەم ئینگلیز دەرێگە چووی مارەی ویست خاوین بی بزانی ئەوە پێویستە لێ قسە دەکەم قسە زۆر غەرەتە بەس دەیکەم درێ ئەمامەکە و ئەمە ئاو دەست پێرێن زمانی هەولێری ئاو دەستەکەی بگەڕ ئەگە خاوین بۆ مارە خاوینە ئەجا ئەو زۆر کەسی ئەوانە بە خاوین ڕناگری دەچی بینایەکی گەورە دەکا ئاو دەستێشەکەم دەرکەی بە مقەبە نەزان بە شوا دەکە لە کۆرە خۆم کشتەوە نەخێر ئەوی لە دیوەخانەکەت خۆشترکە ئەوانەت مهمە لۆ خاوینی مندار و عیلە و دوو مەرکانە گوری لێدانی بڵێ باشەکەک مەلیک لە کۆتاییەکەیدا دەمەوێت باسی ئەوەی بکەم بەردە لە حەزب ئارەزووی ئەوەی بتێ ماڵەکەت پڕ سەوزایەکەی دار و درەختێدا بچێنی هەندێک بابەتی کەلپورین بینی کەلتورین بینی لە دەرەوەش ئاوا چادانە و سەماوەردانە بوو لە زۆرەوە بەڵە ئەوی دوای خۆتەوە ئەو شوێنی ئاوی تێدایە ئەوانە دیا لەوانە حەزی شتی فۆلکلۆری تەیە ئەوە کوپەم هەیە ئەتا باوەش برێم لە ناو سیارەی خۆم
نەناو سیارەکە لە ژیان قاوم پێ شیرم پێ چایان پێ یەکەم جارەوە بریم سێ کورسیم پێە دارلاسقم پێ دارلاسقی چێشکە پێ کوژن تەنزیلی کچکەم پێ ئەوەی سرود و گۆرانیش لێدەن ئەوەی تشتی قەدیمە بەردەقانیم پێ ناو سیارەکەم ئەنواع گەمەشم پێ دامم پێ گورگومەڕانیم پێ ئەوەی بەم قەبا دروستەکە زۆر کەس هێدری تونندرەوە گەماچ بکەین کرفکە لە دنیامەکەوە لە مارێش تەرازوی قەدیمم هەیە بەردە جۆنیم هەیە کوپەم هەیە ئەو پێش زۆر میوان دێ زیاد قەرەبە فەرموو ڕۆمانەکانمان ئەوە برێن زۆر دێ ئەو ئاوە هەرچی بێت زامە ئاوە شێ دەمێ ئەوژ دیار بوویستیان زامەکەی بگۆڕم گوتم بە ذاتی خۆی نایگۆڕم ئەم دەی بۆ زامەی ئاە بخۆنەوە ئەگە مشە بەرپرسی گە باڵا شاتم لە وەزیریوانە بەو زامەی ئاوەکەم دایتێ دومیش تەبعەکەم هەیە خاتون ژن و زەلام نەکەنم فەرقی نییە لە دینەکەی نارێم گوناعبار بم بەس لەکنە من لەکن توێ داکمانژنە و خوشکمانژنە گۆرمە لە مەریسەکەی دادەنیشن بەرپرسەکی ئاخی دەرەزەی بەرپرسەکی عیسبەکی هاتووی چایام تێ کرد ئەوەی غاری داعیمای دەورش چایەکەم دایگۆم چایەکە ڕەتکە عیمایگان گۆم نادانیش ئەوی شەوچی منە کاکە ئەجە لە ژۆری ئەو کەلتوریانەشان لە پێش دانیم هەیە بە جەڕێ ئاوێ دەخواتەوە ئایا کوپەی دەخوا ئەوانە دەوریان زۆرە کەلتوریم لێ زۆر خۆشە کەلتوریش دەستۆ سە باو باپیران زۆر دەرەوەش گەڕایمە ناو خۆمەوانە بە قاتی کوردی چوومە هەر بە قاتی کوردی ئەگە چوومە مەتیقەچی ئەم چوومە جاچی ڕێکی دوور زمانەکەم لەبیر کرد و ڕاست گەڕام و گوتم لۆ گوتم پێم ناخۆشە کەلتوری کوردیم لە نەبی زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون کاک مەلیان سپاس دەکەین منون دووبارە سەلامت بیا خۆ منون